لەبەر با کار و چالاکیەکانی بڕێبەرایەتی ڕۆشنبیری هونەری کۆیە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز هونەرتاهی بڕێبەری ڕۆشنبیری هونەری کۆی دەکەم شاسکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵماندایە کاکوونە سڵاو لەبێ بەیان باش سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوستا دویست لەگەڵ ئێمە ئامادەیت دەستپێک دەپرسم کار و چالاکیەکانی بڕێبەری ڕۆشنبیری هونەری کۆیە لە ئێستادا چییە؟ دیارترین و هەڵگرنگترین و دواترین چالاکی ئێوە چی بووە؟ بەیانی ئێوە و بینەرانیشتان باش سپاس بۆ ئەو بەسەرکردنەوەیە بەڵێ من ماوەی چەند ڕۆژێک کە دەست بەکاربووم وەک بەڕێبەری ڕۆشنبیری هونەری کۆیە بێگومان خۆ ئامادەکردن بۆ بەڕێوەبردننی شوێنێکی ئاوا زەحمەتیەکی زۆرە بە تایبەتی بۆ شارێک کە بە شاری ئەدەب و هونەر ناسراوە کە ئەو شارە شاعیری نەتەوەی و شاعری خاوەنی سرودی ئەیڕێق بوو و هونەرمەندی گەل و چەندین شێوەکاری بەناوبانگ و شانۆکار و هونەرمەندی دێرینی تێدایە ئەرکێکی زۆر قرس دەکەوێتە سەرشانی ئێمە بەڵام بە خۆشحاڵیەوە شارەکە ئەگەر هەمومان ماندی و زەحمەتی زۆری بێبچێشین قابلیەتی و زۆر زیاتر لەوە دەهێنێ بەپێی ئەو پلان و پرۆژانەی کە لە خەیاڵماندایە و خۆمان بۆ ئامادە کردووە وا بەنیازین ئیشەڵڵا ڕۆژی پێنجشەممە لە مدەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی WRO و بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژی ژنان لە کۆیە بەتەمای نمایشێکی شانۆیی کە بەرهەمی گروپی شانۆ بە شانۆی شەقامە پێشکەش بکرێت لە ناو پەیمانگای تەکنیکی هەیبە سوڵتان کە پەیمانگایەکی ئالیە و لە داهاتووشدا پلان و پرۆژەمان دەبێتن بۆ هەموو بوارە جیاوازیەکانی تری هونەر و ڕۆشنبیری لە شارەکە. بەڵێ وەکو دەستپێکی دەست بەکاربوونتان پرۆژێکی شانۆیی هەڵبەتە ئەنجام ئەدەن لە ئێستادا یاخۆ لە ماکانی ڕابردوودا دیاترین پرۆژە و کار و چالاکی هونەریانی کە لە کۆیەدا ئەنجام دراون چی بوونە و لە ئێستادا ئاستی هونەر و ڕۆشنبیری لە کۆیە چۆن هەڵدەستەنگێنیت بۆی کە وەک بەڕێزت باس لێوە کرد کۆیە بە شاری ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و شارێکی هونەری ناسراوە لە ئێستادا ئاستی هونەری لە شاری کۆیە چۆن هەڵدەستەنگێنی؟ بەڵێ ئەوە دەبستمەوە بە خاڵێک کە ئێمە ئێستا زۆربەی بەڕێوەبەرێتیا ڕۆشنبیری هونەریەکانی زۆربەی کوردستان و بە تایبەتریش زۆنی سەوز کە بەشەکان زۆربەی بەڕێوەبەرایەتیەکان بوونەتە باش کە لە دوای ئەوەی کە قەیرانی دارایی هات حکوومەت پلانی ئەوەی داناکە وەزارەتەکانی ڕاستپارتاوەکو لە بەڕێوەبەرایەتیەکان تەڵقیز بکەنەوە بۆ ئەوەی کە بودجۆمینەیەکی کەمتر دابین بکرێت بۆ بەڕێوەبەرایەتی و بەشەکان لە کۆیە بەداخەوە زۆرترین زەرەری کرد کە ئێمە لێرە 5 دائیرە بۆ 1 دائیرە ئەو کاتە بوو بە بەڕێوەبەرایەتی بەڵام دوای مدەکی زۆر کەم کە ئەو بەڕێوەبەرایەتیە کرا بە بەش خۆشت دەزانی باش ئەگەر زیاتر دەکەوێتە ناو عیلاقاتی برادرایەتی و خۆشەویستی ئەو مدیر عامەی کە بنمونە لە شارێکی تر ئەو شارە یاخود ئەدەب و هونەری ئەو شارەی پێگرینگە لێرەوە دەمەوێت باسی مامۆستا فەرەنگەفور بکەم کە بەڕێزیان بە تایبەت حسابی تایبەت بۆ کۆیە کراوە لەو کاتەدا نەسریەکی کەم تا ئاستێکی کام دابین کراوە بۆ کۆیە بەڵام بودجەکەی بەڕێوەبەرایەتی گشتی شەر ئەوەندە بووە بەڵام کۆیە بە جیاواز لەگەڵ شوێنەکانی تر کەمێک زیاتری بۆ دابین کراوە ئەمە ئێستا نەسریەکەمان زۆر کەمە ینی تەنها بای ئەوە دەکاتن کە چەند پێداویستێکی زۆر کەمی ناو فەرمانگەکەی پێدابین بکەین بەش ئەوە ناکات هیچ جۆرە چالاکیێکی پێ بکەیت ینی هەموو جۆرە چالاکیانی کە پێشتر بەشی زۆری و لە داهاتووشدا ئێمە ئەنجامی دەدەین تاوەکو ئەو بەشە دەبێتەوە بە بەڕێوەبەرایەتی بەڕێگای سپۆنسۆر و بەڕێگای پەیوەندی تایبەتیەکان دەبێتن کە ئێمە لە شارەکە هەوڵ دەدەین ئەنجامی بدەین بۆیە ئەوە کاریگەریەکی زۆری دروست کردووە لەسەر چالاکی و بەرهەمە هونەریەکان بەڵام لە سەرەتاشدا گوتم کۆیە جیاوازە چونکە ئێمە لێرە هونەر و ڕۆشنبیری لە خوێنماندایە شتێک نییە بە ئەگەر بودجە هەبێت یاخود
بودجە نەبێت ئەوە کار و چالاکیەکان کەم دەکات و ڕوو لە کەمبوون دەکات نەخێر ئێستا پلانمان هەیە ئیشاڵڵا لە مودەیەکی زۆر نزیک چەند چالاکیەکی گرنگ ئەنجام دەدەین پێم خۆش بوو باسی چالاکیەکان بکەم بەڵام تاوەکو ئێستا ئیتیفاقی تەواوی لەسەر نەکراوە و پلانەکە بە شێوەیەکی گشتگیر و تەواوکاریدا نەڕێژراوە بەڵام هەندێک قسەمان لەسەری کردووە و دڵنیام لە مودەیەکی زۆر نزیک ئەو پلانانە جێبەجێ دەکەین چونکە کۆیا خاوەنی چەندین گروپ و تیپی مۆسیقای زۆر دێرینن کە کوردستان بە گشتی شانازی پێوە دەکات یەک لەوانە تیپی مۆسیقای باواجی کۆیە کە نەکەر شاری کۆیە تەواوی کوردستان و حکوومەتیش شانازی بەبوونی ئەو گروپە دەکات لەبەرەوەی لە ساڵی 1950ەوە ئەو گروپە ئەو تیپە بوونی هەیە و تاوەکو ئێستاش بەردەوامن لە چالاکیەکانیان و ئێمە لێروکانە لە کۆیە تیپی مۆسیقای باواجی تیپی مۆسیقای ئارامی ڕۆح تیپی شانۆی کە تیپێکی زۆر دێرینە و تیپی شانۆی حێدەمان هەیە جگەلەوە تیپی مۆسیقای سێوەمان هەیە کە بە ناوی هونەرمەندی نەمر سێوە کراوە تیپی شانۆی لەرێ کە کارەکانیان هەم لە تەقتەق و هەم لە کۆیش ئەنجام دەدەن و گروپی ڕنگمان هەیە کە کۆمەڵێک شێوەکارن لەو شارە چەندین چالاکیان ئەنجام داوە بۆ نمونە جیداری لەسەر دیواری شوێنە گشتیەکان و چەند چالاکیێکی هونەری لە ناو زانکۆی کۆیە و پلان و پرۆژەی گەورەیان لە هەکبەدایە بەوەی کە لە دەواازەکانی شاری کۆیە چەند پلانێکی گەورە ئەو دەواازانە بە شێوەیەکی جیاواسە ڕێک بخرێ و ڕنگدانەوەی هەبێ بەسەر کولتور و فەرهەنگی ئەو شارە کە ئیشاڵە هەوڵی جدی دەدەین بەوەی پرۆژەکانیان بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و گروپی شانۆ بۆ شانۆی شەقام کە گروپێکی تایبەتمەندی تایبەتە بە نمایشکردنی شانۆی شەقام لە کۆیە کە بەشداری چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی کردووە. بەڵێ بەس لە کۆمەڵێک گروپ و کۆمەڵێک تیپی زۆر بەناوبانگ و گرنگ کرد لە کۆیەدا کە لە ئێستا دەبوونیانێ لەپرسم دیاترین ئەو پێداویستیانی کە ئەم گروپارە و هەروەها بڕبراتی ڕۆشنبیری هونەری کۆیە پێویستی پێێتی چین ئێوە زیاتر پێویستان بە چییە کەم و کورتەکان لە ئێستادا لەو بوارەدا لە چیدایە؟ بەڵێ ئێمە چەند ساڵێک بەر لە ئێستا لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بڕیاردرا بەوەی هۆڵێکی شایستە بۆ شاری کۆیە دروست بکرێت ئەو هۆڵە سەتا تقریبان دەتوانم بڵێم 40 بۆ 50 کارەکانی تەواو کرا بەڵام بەهۆی ئەو قەیرانە داراییە کە دووبارە دەمەوێ باسی بکەمەوە کە بەداخەوە بۆ هەنجەتێکی باش بۆ ئەوەی کە زۆربەی پرۆژەکان تەواو نەکرێتن کە تەواو نەکردنی پرۆژەکانی سەرجەم سێکتەرەکانی ژیانی کۆمەلگا و مرۆڤایەتی دەگرێتەوە یەکێک لەوانە کە پشتی گەورە بەر ئێمە کەوتووە هۆڵێکە کە نزیکی 140 بۆ 50 تەواو بووە ینی بڕەپارەیەکی زۆر کەمی ماوە بۆی ئەو هۆڵە تەواو بێت و ئەمە ساڵانە لە کاتی نمایشکردنی نمایشە شانۆگەریەکان و کۆنسێرتەکان کێشەی زۆر گەورەمان بۆ دروست دەبێتن چونکە هەر کاتێک باسی کۆنسێرت دەکەی لە کۆیە بە تایبەتی ئەگەر کۆنسێرتە کەس بۆ نمونە کاژمێر سێ پێشکەش بکرێت تۆ دەبێت کاژمێر پێشتر بچیتە ناو هۆڵەکەوە چونکە لێرە خەڵکەکەی هێندە خەڵکێکی تێگەیشت و هێندە خەڵکێکی ڕۆشن فکر و لە ناو کەسایەتی گەورە و لە ناو هونەرمەند و لە ناو شعر و پەخشان و چیرۆک دا گەورە بووە ئەوە وەک ئەوەی لێ هاتووە کە باسم کرد لە نێو خوێنماندا هونەر و ڕۆشنبیری و نووسین هاتوو چۆ دەکات ینی هۆڵەکە بەرناکەوێت ئەگەر کاتژمێرێک پێشتر نەچیت بۆیە ئەو هۆڵە تاوەکو ئێستا تەواو نەکراوە و هیوادارم تەمەنا دەکەم و داوا دەکەم دڵنیام بەشی زۆری هونەرمەندان و ڕۆشنبیران و هاوڵاتیانی ئەو شارەش هەمان بۆ چون و ڕەیان لەگەڵ منە و دەتوانم برێم هەمومان بەیەکەوە داوا دەکەین ئەو هۆڵە ئەگەر حکوومەت تەواوی ناکات ئەوە دەکرێت لە ڕێگای حیزبەوە لە ڕێگای یەکێتی نیشتمانی کوردستانە ئەو هۆڵە تەواو بکرێت داواکارەکان بتوانین کە هۆڵێکی ڕابردوو داواکارەکان بۆ ئەمە چی بووە داواتان پێشکەش کردووە زانم تۆ مدەتێکی کەمە دەست بەکار بوویت بەڵام وەکو زانیاریت هەبێت داواکاریتانم بوارەدا پێشکەش کردووە وەڵامی ئەوان بۆ ئێوە چی بۆ داواکارەکانتان ئاڕاستەی کردووە زۆر دڵخۆشم بەوەی کە داواکاریەکە پێشکەش کراوە و بەڵێنیش دراوە کە لە ڕێگای لێپسراوی مەڵبەندی کۆیە ڕێزکاک تاسین کە قسەی کردووە
لەگەڵ مەکتەبی سیاسی و ئیدارەی گشتی کە لە ماوەی ڕابردوو چەند پرۆژەیەکی زۆر گرنگ لە کۆیە کە تەواو نەکرابوو دەستی پێکراوە لە مودەیەکی زۆر نزیک تەواو دەکرێتن کە لەسەر بجێ ئیدارەی گشتیە تەمەنا دەکەم بە هەمان شێوە کە بەڵێن دراوە ئەو هۆڵەش تەواو بکرێت بۆ ئەوەی ئاهەیەکی تر بەبەر ئەو شارەدا بێتەوە جگەلەوە مەساحەی ئەو شوێنەی کە هۆڵەکەی تێدا دروست کراوە دەتوانرێت زۆر پرۆژەی تری تێدا بکرێت بۆ نمونە ئێمە ئێستا هیچ گەلەریەکی شێوەکاری لەو شارە بوونی نییە چونکە ئەو شارە پەیمانگای هونەرە جوانەکانی لێیە یەک دنیا هونەرمەندی دەرچووی بەشی شێوەکاریمان هەیە کە زەڕورە ئەوانە ئەو بەهرانی کە لە ماڵەوە قەتیز بووە ئەو هەموو تابلۆیانی دروستیان کردووە بیهێنە دەرەوە ئەوانیش بەهرەکانی خۆیانی شامدەوە ئەوانیش بەرهەمەکانی خۆیان بخەنە بەرچاوی بینەران و جگەلەوە نووسران و ئەدیبان لێرە بڕوا بکە ئەگەر کۆڕێکی شعری یاخود کۆڕێکی ئەدەبی یا کۆڕێکی فکری ئەنجام بدرێت بە هەمان شێوەی کۆنسێرتەکە دەبێت تۆ نیو ساعت بەر لە ئەنجامدانی کۆڕەکە بچیت بۆ ئەوەی کە شوێنت هەبێ لێی دانیشی بۆیە تەمەنا دەکەین ینی ئاوڕێکی جددیتر لەو شارە بدرێتەوە چونکە ئێمە بە شاری ئەدەب و هونەر ناسراوین بۆیە دەبێت ئەوە بسەلمێنرێت کە بەڕاستی شارەکەمان شارێکی ئەدەب و هونەرەوە ئەو ڕنگدانەوەی ببینین لەلایەن بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوە ناحکومەکاندا چییە بۆی کە بتوانن بەشەکەل و کێشە هونەریانی کە لە کۆیەدا هەیە یاخۆ ڕوبەڕووی هونەر دەبێتەوە لە کۆیە ئێوە چارەسەری بکەن خۆشببختانە ئەو پەیوەندی باشەی لە نێوان فەرماگە حکومیەکانی ئەو شارەوە لە نێوان ڕێکخراوە NGOکان چونکە ئێمە شارێکی ڕاستە دێرینێکی زۆر مێژویەکی زۆر دێرین و گەورەمان هەیە بەڵام شارێکە هەمومان یەکتر دەناسین پەیوەندیەکانمان زۆر تونند و تۆڵە و دڵنیام لەوەی کە ئەگەر بێت و ڕێکخراوێکی ئەوروپی یاخود ڕێکخراوێکی دەرەوە یاخود ڕێکخراوێکی خاوەن سەرمایی باش لە کوردستان بێتە قایم خامیت دڵنیام لەلایەن بەڕێز قایم خامەوە بەڕێز کاک تاریخەوە ینی پێشنیاری تەواوکردین یەک لە پرۆژە هونەریەکانیان پێدەدرێت و گرنگترین شت کە دەمەوێت باسی بکەم لێرە ئەوەیە کە ئێمە پێشنیاری ئەوەمان کرد کە سەکۆیەکی شانۆی ڕۆمانی لە کۆیە دروست بکرێت بەڵام بەو قەبارە گەورەیە ناکە لە سلێمانی یاخود لە هەر شوێنێکی تر دروست کراوە دەکرێت بە قەبارەیەکی بچووکتر کە جێگای 300 تا 250 کەسێکی ببتەوە خۆشببختانە سەرەتا بڕیار وا بوو لە جێگای بینای کۆنی مەڵبەند دروست بکرێت کە پێشکەش مەڵبەندی چاردەی کۆیەکێتی نیشتمانیفتان پێشکەشی بە خەڵکی شارەکە و شارەوانی کردو تا بێتە پارک چونکە شوێنەکەی شوێنێکی زۆر قەرەباڵغ بوو نەدەکرا مەڵبەند دەوێندرێ بێتن کە ئەوە پرۆژەیەکی زۆر باش بوو بەڵام دواتر لەگەڵ سەرۆکی شارەوەن ئێمە پێشنیاری ئەو شوێنەمان کرد جەنابیان پێی ڕاگەیاندین ئەو شوێنە بۆ پرۆژەی تر مەسەرەن دەکرێتە پارک بەڵام مەساعەکەی زۆر بچووکە ناتوانندرین ئەو پرۆژەی لێ دروست بکرێت پێشنیاری پرۆژەیەکی تریان شوێنێکی تریان کرد کە باغی پشووی ئێوارانە زۆر زۆر دڵنیام لە سەرۆکی شارەوانی بەڕێز کاک محەممەد میرحات و بە هاوکاری لە پرسیایی مەڵبەند کە ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت ئەو کاتە دەتوانین فیلمی سینەمایی کۆڕی شاری لە ئەو وەرزانەی کە هەوا خۆشە تێدا پێشکەش بکەین و نمایش بکەین جیاواز دەوەی کە ئێوە بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری کۆیەن ئێوە سەرۆکی تیمێکی شانۆیش لەگەڵ ئەوەشدان و سەرن خۆتان و بواردە کار و چالەکەکانتان چییە خود لەو بواردە پرۆژەتان چییە؟ بەڵێ من بە حکمیەوەی ئێستا بەرپرسیارەتێکی ترم هەیە بەرپرسیارەتەکە بۆ هەموو هونەرمەندانی شارەکەیە بۆیە زۆر ئەز ناکەم باسی ئەو گروپە بکەم کە خۆم سەرپەرشتی دەکەم بەڵام پلانمان هەیە بێگومان چونکە ئەو گروپەش مڵکی خەڵکی ئەو شارە و مڵکی کوردستانە بەدڵنیا و لە داهاتوودا پرۆژەمان دەبێت ئێمە بەوە ناوەسین من کە ئێستا بەرپرسیارەتی ئەو شوێنە وەرگرتووە بەڵام لە کار و بەرهەمی گروپەکە سارد ببینەوە نەخێرە هەوڵ دەدەین زیاتر ماندوو بین زیاتر شەونەخوونی بەوەی بکەین کە ئەو گروپە ئاستی دانەبەزێت و بە هەمان شێوەی پێشتر کارەکانی بەڕێوە بات و بچێتە پێشەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هونەرتا هەیە بەڕێبەری ڕۆشنبیری هونەری کۆیە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ڕێکوستان نووس لەگەڵ ئێمە ئامادە بوویت.